سەرەتا بسم الله الرحمن الرحیم من عەبدوڵڵا طەیب معروف پزیشکی بێهۆشکاری دکتۆرام هەیە لە بێهۆشکاری و چاودێری چڕ. پرسیارێکمان لێ کراوە کە ئەوترێت کام بەنج باشترە بۆ چه عەمەلیاتێک. جۆرەکانی بەنج بەعام بەنجی عامە و بەنجی نیوەیی، هەرچی بەنجی عامە سێ جۆر دەرمانی تیا ئەدرێت کە ماسوولکە شلکەرەوە خوێنەر لەگەڵ دژە ئازار. طبیعی جگە لەو دەرمانانەی کە دژەتەنی هەر کامیانن، بۆ نمونە ئەگەر دژە ئازار بدەی ئۆپیۆی دژەتەنیان هەیە نالۆکسۆن کە ئەبێ لەگەڵ یا بەکاربێن، یا شلکەرەوەی ماسوولکەکان بە دژەتەنەکانیان نەخۆش هەناسەی دەگەڕێتەوە، چونکە تەی لە کاتی بەنجی عامان نەخۆش ئەچێتە سەر هەناسەی دەستکرد. بە جۆرێکی تر بڵێن کۆمەڵێک عەمەلیات هەیە ئیلا ئەبێ بەنجی عامیان بۆ بکەی. بۆ نمونە ئەو عەمەلیاتانەیە کە لەسەر و ملا ئەکرێن زۆربەیان پێویستیان بە بەنجی عامە، چونکە ئەبێ سۆندەی سنگیان بەدابنرێت. بەڵام کۆمەڵێک بەنج هەیە بە تایبەتی ئەو بەنجانەی لە خوار ناوەکیان ئەو بەنجانەی کە لە فقرەی پشت بڕبڕەکانی پشتەوە ئەتوانی بی، ئەوانە ئەکرێ بە بەنجی مۆزەعی بکرێت کە بریتێ لە بەنجی نیوەیی لەگەڵ بەنجکردنی دەمارەکان کە لە فقراتەوە دەردەچن. بۆ نمونە ئەگەر بتێ عەمەلیاتێکی سزێریەن وولادە بکەی باشترینەکە بەنجی نیوەیی بۆ بکەی لەوەی کە بەنجی عام بکەی. بۆچی؟ چونکە تێی ئەو مناڵە لە سکی دایکەوە لە خوار ناوکی و برینەکەی بۆ دروستەکرێ و مناڵەکەیتە دەرەوە، لەبەر پێویست ناکە دڵیشی و سنگی و مێشکی لەگەڵ یا بەنج بکرێت. ئەمە وەکو وایە تۆ کە بتێ ماڵێک مەسەلەن بۆ نمونە پەرداخی ئاویتیا ڕژاوە یا پەرداخی شەربەت ڕژاوە، خۆ تۆ نایە هەموو ماڵەکە بشۆی، هی ئەو شوێنە ئەشۆی کە بڵێن شەربەتەکەی تیا ڕژاوە. ئەمی ژوایە نەشتەرگەریە کە لە لاق و کە لە بەشی خوار ناوکا بێت پێویستەکە ئینسان بەنجی عامی بۆ بکات. بۆچی؟ چونکە هەر دەرمانێک کە ئەچێتە ناو خوێنەوە مزعفاتی خۆی هەیە، لەبەرەوە سەلامەتترە باشترە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکانمانەکەین کە هەوڵ بن زیاتر بەنجی نیوەیی بکەن، زیاتر خوب بنە بەنجی مۆزەعی، چونکە بەنجی عام حەقیقەتەن هێندێک ترسی هەیە نەخۆشکەیت بۆ عەمەلیات کە شایەنی ئەوە نییە بەڕاستی لە بەنجی مۆزەعی بترسێت، چونکە تەی ئێستا تەقنیەکان جیازەکان متەتەور بوون ئەکرێ لەگەڵ بەنجە نیوەیەکانیشە بۆ نمونە دەرمانێکی خەو بەکاربێت لەگەڵ یان نەخۆشەکە بخەوێ ئاگای لە نەخۆشیەکەی نەبێ، ئاگای لە عەمەلیاتەکەی نەبێ. لەبەرەوە من لە کۆتاییە حەقیقەتەن ئامۆژگاری نەخۆشەکانمانەکەم کە بەنجی نیوەیی یان بەنجە مۆزەعیەکان بەکاربێنن و نەترسن. کۆمەڵێک مزعفاتەیە کە باس ئەکرێ، من دڵنیایەنەکەمەوە کە مزعفاتانە کاتین ئەگەر هەش بن و لە زۆربەی نەخۆشەکانە نابن، لە مەسەلەن لە دەن نەخۆشە، لە بیست نەخۆشە، نەخۆشە دوو نەخۆش تووشی مزعفاتێکی سەرێشایە پشتێشای بێ لە بەنجی نیوەیە کە ئەسڵەن شایانی باز نییە وش کاتیە. لەبەرەوە من دڵنیایم بە نەخۆشەکان بەنجی نیوەیی باشترە، بەنجی مۆزەعی باشترە، حتا پێتانەکرێ خۆتان لە بەنجی عام بە دوور بگرن ئەوەندەی کە کرا. زۆر سپاستانەکەم هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو نەخۆشەکان لە هەموو خەسەخانەکان بە تایبەتی نەخۆشخانەی میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.